ئەگەرچی لە کوردستان ڕێژەی ژنانی ڕۆژنامەنووس لە ئێستادا زۆرە، بەڵام لە سەی سادق ڕێژەی ژنانی ڕۆژنامەنووس زۆر کەمن و ژنە ڕۆژنامەنووس پەیام نەجمەدین هۆکاری ئەمەی گەڕاندەوە بۆ نەبوونی دەستگای ڕاگەیاندن لە قەزاکە و نەبوونی پشتگیری مادی و نەبوونی هەلی بەشداریکردن پێیان و داواکارە لە خێزانەکانیان هاوکاری ئەو ژنانەی خێزانەکان بن کە خولیای ڕاگەیاندن. ژنان لە قەزای سەی سادەقا پەیدا لەم چەند ساڵی دواییدا هاتوونەتە نێو بوارەکانی بەتایبەت بواری کڕین و فرۆشتن، بواری بازرگانی و بزنس و ڕۆژنامەنووسیش ئەکرێ بڵێن یەکێک لەو بوارانەی کە ژنانی لە خۆگرتو و لەم قەزایەدا لەم چەند ساڵی دواتر ژنان یاخود کچان ڕۆیان کردوتە بواری ڕۆژنامەنووسی. بەڵام ئەوەی جێگەی نیگەرانیە بەداخەوە تا ئێستا هیچ دەستگایەک و کەناڵێکی ڕاگەاندن لەم قەزایەدا بوونی نییە، جا لەبەر بوونی قەزاکە بێ یاخود لەبەر نەبوونی کارکتەرێکە کار لەو قەزایە بکە یاخود هەر شوێنێک بێت کە لەم قەزایەدانە. ئەمەش گیرروگرفتێکی زۆر بۆ ژنان و کچانی ڕۆژنامەنووس دروست دەکات کەوا ئەکات بەهۆی و عرف و عادەتی کۆمەڵایەتی یاخود لەبەر ئەوەی کە نتوانن هاتوچە بکەن ڕوو لە شارێکی دیکە بکەن و لە یەکێک لە دەستگا و کەناڵەکان لەبێ کار بکەم. ئەگەرچی ئەوەش هەیە وەکو پەیامنێرێک یاخود وەکو ئەکرێ بڵێن هەواڵسازێکی کەم ئیش ئەکات، بەڵام ئەبینین دیسان بە نرخێکی زۆر کەم ئیش ئەکات، هەر لە ئەکرێ بڵێن وەکو لە نەبوو باشترەکە و ئیشە بکات و بۆی بێ بەردەوام بێ لە ئیشەکەی ئەتوانێت بەم شێوازە ئیش بکەم. لە ساڵی ئایندەی بۆ ڕۆژنامەگەری کوردیا دەستگاکان ئاوڕێک بدەنەوە کە لە قەزایەکی دووریشۆ بێ گرنگەوەی توانە و لێ هاتوویەکی باشی هەیە ئەم ڕۆژنامەنووسانە وەربگرێت و بتوان ژنان و کچانی ئێمەش کار بکەم و داوایکشم لە خێزانەکانە هەیە ئەو خێزانە بەڕێزانی کە کچەکانیان یاخود ژنەکانیان ڕاگەاندنیان تاو کردیاخ و حەزێک و خولیا و توانایکی ڕاگەاندنیان هەیە ڕێگەی بتەن تاوکو بتوانن ئەگەر لە دەری شۆ بێکار بکەن گرنگ ئەوەی بتوانن خزمەتێکی بچوو بکەن لە بوارەی کە توانای و تاقییان هەیە. نیگا محەممەد ژنا ڕۆژنامەنووسێکی دیکەیە، دەڵێت گەرچی ڕێژەی بەشداریکردن لە سەی سادق کەمە، بەڵام ئەویش بەهۆی نەبوونی هەلە لەو بوارەدا و بە ناچاری لە بواری تردا کار دەکەن. منۆکو ژنێکی ڕۆژنامەنووس ماوەی 3 مانگە لە BNA وەکو بێژەری هەواڵەکان کار دەکەم و بە خۆشحاڵیەوە حەز و خولیای خۆم بووە کە بچمە ئەم بوارەوە و ڕێژەی ژنانیش لە چاو پیاواندا شتێکی ئەوتۆیان فەرق نییە لە بواری ڕۆژنامەنووسیدا، بەڵام لە سەی سادقدا ڕێژەی ئافرەتان لە بواری ڕۆژنامەنووسیدا کەمترە، ئەویش هۆکاری هەیە لەبەر ئەوەی هەلی کاریان پێنەدراوە یاخود دەستگایەک یان ئاژانسێک یاخود کەناڵێکی ئەوتۆی لێ نییە و لە سەی سادقدا ڕێژەی کارکردن کەمترە، بەڵام بە خۆشحاڵیەوە دەبینین ئافرەتان لە بوارە جیاجیەکاندا کاری خۆیان دەکەن لە بواری ڕۆژنامەنووسیشدا نەبێت، بەڵام هەر ڕێژەیەکی وای تەیە کە دڵی پێخۆش بکرێت ئافرەتان لە بواری ڕۆژنامەنووسیدا کار بکەن. 124 ساڵ تێدەپەڕێت بەسەر دەرچوونی یەکەمین ڕۆژنامەی کوردی لەلایەن میقداد مەدحەت بەدرخانەوە. لە ئێستادا میدیای کوردی بە هەموو جۆرەکانیەوە ڕۆڵی گرنگی هەیە لە کایەکانی کۆمەڵگە و لە نێویاندا ژنا ڕۆژنامەنووسێکی ئێجگار زۆر و کارا و بەتوانە هەیە.